ئەم 31 ساڵە ئەو جلوبەرجی کوردی دەفرۆشم. یعنی ڕۆژ تقریبا ماوەی لە 2000 هەتا 2010 ڕەواجی کەمتر بوو، بەڵام لە 2010 بەسەرەوە ئێستا کە باسی دەوڵەتی کوردی ئەو شتانە دەکرێت زیاتر خەڵکەکە دێ، هەتا عەرەبەکان هەتا تورکەکان دێن جلی کوردی لەبەر دەکەن. بۆ ئەوروپا ئێمە زۆر ینی دێن بۆ هەدیە و شتیوا دەیبن ئەو بابەتانە. جلوبەرێک زیاتر سەرف دەبیتن، خەڵک زیاتر جچ کوردی لەبەر دەکەن، لەبەرەوەی پلاندۆمەکە لە بۆ سەربەخۆی دەوڵەتی کوردی ئینشاڵڵا هەموو کوردیش لەگەردا ئینشاڵڵا. vêrê cihekî gelekî xweş e, havîna cihêl, aîle qestyanê, havîna yanî geleka xweş e. Bes paqijiyê ragirin, yanî ez bînim yanî ne cihekî hindê paqij e û paqijiyê naragirin û ام حميده ينافيرم هوجاي باقجينا ام حميجه بينم حش باقجيت دواره سحكه باقجي الفيري والبنفان دارت اندا خوش في آوا اندا باقج و بجي والله مخابن بوانا اويتين فيري بيسكن لا شركانا بجدارين كون الجبخشين ان شاء الله ام كون تبرعكم وانا خوشانا بيرسيان بيتي وانا خوشانا تراسيماني من خدمتي اولادي دعوة كرم بهم خلجك او كون تبرعك ئێمە لەم ساڵە ئەمە دووهەمین جارەکە ئامادە ئەبین هەجاری زیاتر لە 200 کارمەند و ئەفسەرمان لێرە کۆ ئەبینەوە لەسەر داواکاری بەڕێز کاک دکتۆر کە دوێنێ پەیوەندی پێوەکردن کە زیاتر لە 350 مناڵی نەخۆشی تالاسیما و سەرەتانەیە کە پێویستیان بخوێنە. ئێمەش ئاگاداری مرکزەکانی خۆمانمان کرد کوێ ئامادەیە زیاتر لە 200 کەس ئەمڕۆ هاتووینێکی بە بتڵی خوێن کە گیانی ئەو مناڵانە پارێزین و هەموو کاتێک جگەل لە واجبی ڕسمی خۆمان ئامادە بووین بە خوێنیش چیمان پێ بکرێت بۆ شارەکەمان بیکەین بۆی کە هاوڵاتیان هەر کاتێ پێویستیان بە ئێمە بێ لە هەر بوارێکە ئێمە ئامادەین کە خزمەتیان بکەین و خزمەتکاریان بین.